يلا تو زيادة والله كسر دستان انا اقرا دفن زاغر كاك شو هذا زاغر طبعا زاغر دەست پێ بکەین کاکە پێشەکی بە خێراتنی هەمولایەکەین ئەرکتان کێشاکە هاتنێرە ئێمە وەک دانیشتوانی دەرستی ئەم برادرانە نوێنەرەکانی دەروستین کە نوێنەری ڕسمین بە ئیمزایان کۆ کردوەوە لەم پرۆژەیە و نوێنەری ئەم پرۆژەیە کێشەی ئەم پرۆژەیەمان چییە؟ ئەم پرۆژەیە تا ئێستا دوو-سێ جار سایت پلانەکەی گۆڕیوە و چەند شتێکی کردووە بۆ نمونە بەسیترینشتان پێڵم ئەمانەی کە ئیبینن لەبەر دەرگا نیوەی نایاساییە دوکان شتەکان ئەوانەش هەمووی ڕۆیشتۆ زۆر احتیاجیە بەرامانەوە بەڵام ئێستا ئەوەی کە هەموو خەڵکەکەی نیگەران کردووە کێشە گەورەکان چییە؟ بۆ نمونە ڕەوزە و دایانگە تێکەدات مەکتێب ساحەکەی ناهێڵێ ئەیکا بە 14 پرۆژە ئەوە سایت پلانم لایە و موجودە و ساحەی تۆپێن تێکەدا و سەوزایی ئەکا بە باڵێن کافتریا و ئەو کاتە ئەیکا بە مەطعەم کە سەوزایی لە هیچ پرۆژەیەکان نابێت دەستکاری بکرێت ئەوانەی تریش نابێت دەستکاری بکرێت و ئێمە وەکو نوێنەرەکان و وەکو من لەگەڵیانە وەبەرهێنان شارەوانی تەنانەت داواکاری گشتیمان ئاگادار کردوێتەوە هەمووی بەیانی بە کتابی ڕسمیش ئەیاندەینێ بە ئەوراق باشتیش ڕسمی و بە هەموو دۆکومنتەکان ئەیبین بۆیان بەڵام بۆیە پێمان باش بۆ ڕێگرامیش ئاگادار بێت ئالامیش ئاگادار بێت هەمووی ڕێعام پێی بزانێت چونکە شتێکە وەک وازانن ئەم ستیە هی ئەوانە نەگی خەڵک ئەم خەڵکەکە لە ستیەکەی دانیشتووە ستی هەیەەوە بەیانی کۆمپانیا تەواوە بێ ئەڕات ستێکە ئەمێنێتەوە بۆ ئەو خەڵکە ئەمانش بەتەمان نە سەوزایی تیابیێڵن نە خەدەماتی تیابیێڵن ڕسممان لایە شتمان لایە ئەو مەکتەبەکە ساحەکەی هەمووی ڕۆیشتووە ڕەوزەکە ڕووخاوە خەریکەکەنە وێلا لە جێگەی ئەو بۆیە ویسمان ناڕازەکانش بگەینە ڕاگەیاندن قسەشمان لەگەڵ کۆمپانیا کردووە لەگەڵ هەموو لایەنێک قسەمان کردووە خۆم چوومەتە هیچ وەڵامێک نادەنەوە خۆم چوومەتە با بڵێن وەبەرهێنان ئەوە ئەمری ڕاگرتنیەتی ئەوە ئەمری ڕاگرتنیەتی باشە لە شەشی سێوەیە کە ئیبینن ئەمانەی نزیکن ئەو هەر ئیشەکات چەندێ بە قسەی خۆش چەندێ بەمە فایدە ناکە ئەمڕۆ هەموو نوێنەرەکانیش ئاگادارن چوینەتە سەریان لەگەڵ ئەوەشە هەر ڕای ناگرن بۆیە قسەی حکومت ئوسڵەکان ئەمان کراوە پێشتریش چوونە بەڵام حکومت شتەکان تاخیر ئەبێت تا کتابێک دێت تا کتابێک ئەڕوا ئەمان ئیشەکانی خۆیان تەواوەکەن ئەیکەنە ئەمەرواقع وەک شتەکانی تر وەک شتەکانی تر بەڵامان چونکە ناوجەرگەی پرۆژەکەیە بۆیە پێمان باش ڕاگەیاندنیش ئاگادار بێت پێشتر دوو-سێ جا گۆڕاوە پێشتر سەوزاییە مەکتەبە دایانگەیە مەکتەبەکەی بچوو کردوێتەوە ساحەکەی نێشۆ دایانگەکەی ڕوخانووە ئەمە ئەکاتە باڵێن 14 وێلا ساحەکەی لاداوە دایڵە دایانگەکە بەمەوە سەوزایەکەش ئەوە تا لەو بەردەرگایە هەر لێەوە توانن خۆتان سەیریکەن بیناکەی بەرز کردوەوە کاتە کافتریا بیدا بکرێ نەبێتە قسەیەک ئەمە هەربێتە پێکەنین و ئەبێتە شتێکش ئەو کافتریایەتان بینیوە لێ ئەوە ئاید بە مزگەوتەکەی وەڵایڵێ شوێنی مردوو شوێرەکەی ئەمە قسەی خەڵک بێ قسەی من نییە ئەوەی داوایتە خەڵکو بکرێ ممنونین بۆ هاتنتان و زۆر سوپاس ئەوە پەیامەکەی ئێمە بگەیشتێتان خزمەتگوزاری ئاوەکەش کێشەمانێ کارواکەش کێشەمانەیە بەڵام تا ڕادێک ئەوانە با بڵێ حەلی بەسیتە لەگەڵ ڕۆژە حەلەکرێت بەس ئەمە یعنی ئەیانێ بکەن ئەمرواقع شتەکە بەسەرمان نابیسەپێنن بۆیە پێمان خۆش بوو ئێوە وەک سوڵتەی چوارەم خۆشتان چاکەزانن لە من باشتر دەزانن دەنگمان بگەین هەموو لایەک ممنونین بۆ هاتنتان ئازێشان ڕزگار دانیشتووی ڕزگار مستەفا ئیسماعیل دانیشتووی دەرستی قسەکان وانەمی کرد ئێلیوانە بوو